کۆنفرانسی ئاسایشی میونخ کۆنفرانسێک بۆ تاوتوێکردنی ئاسایشی جیهان کە تا ئێستا 51 دانیشتنی بەڕێوە بردووە و 52مین دانیشتنی لە تارانی پایتەختی ئێران بەڕێوە دەچێت. کۆنفرانسی میونخ شوێنێکە بۆ ڕاگۆڕینەوە و ڕاوێژی سیاسی و ئەنجامدانی دانیشتنی سیاسی لە نێوان وڵاتان و ناوەندە سیاسیەکاندا لەسەر ئەو بابەتانەی پەیوەندیان بە ئاسایشی جیهانەوە هەیە، بەڵام لە کۆنفرانسەکەدا هیچ بڕیارێک دەرناکرێت. کۆنفرانسی میونخ لە سەرەتادا بە کۆنفرانسی ئاسایشی نێودەوڵەتی و کۆنگرەی بەرگریناسی ناو دەبرا کە ئەو جۆرە بابەتانە لە ساڵەکانی 1960دا لە ئەوروپا بەشێک بووە لە قسە و باسی ناوەندە سیاسیەکان. لە کۆنفرانسەکاندا کەسە سیاسیەکان شارەزایانی بواری ئاسایشی نەتەوەیی ناوچەیی نێودەوڵەتی سەربازی و خاوەنی کۆمپانیەکانی بواریچەک و تەکنەلۆژیای سەربازی بەشداریان دەکرد. دامەزرێنەری کۆنفرانسەکە کەسێکە بە ناوی ئیدوارد هاینێرش کە ساڵی 1998 لە تەمەنی 76 ساڵیدا کۆچی دوایی کردووە. ئیدوارد کەسێکی سەربازی ناسراوی ئەڵمانیا بووە، بە پێی هەندێک لە سەرچاوەکان لەگەڵ گروپێک هەوڵیاندا بوو لە ساڵی 1944دا هێتلەر بکوژن. ئیدوارد لە ساڵی 1962 بە شێوەی فەرمی ناوی کۆنفرانسەکەی گۆڕی بۆ کۆنفرانسی ئاسایشی میونخ و لەو کاتەوە بە شێوەیەکی فەرمی بەڕێوە دەچێت. گرنگی ئەو کۆنفرانسە لەو ئاستەدایە کە پێی دەوترێت داڤۆسی ئاسایش، وەک ئاماژەیەک بۆ کۆنگرەی ئابووری جیهان کە ساڵانە لە شاری داڤۆسی سویسرا بەڕێوە دەچێت. لە ساڵی 2008ەوە ڤۆلفگانگ ئیشنگیر سەرۆکایەتی کۆنفرانسی میونخ دەکات کە پێشتر باڵوێزی ئەڵمانیا بۆ لە ئەمریکا و بە دیبلۆمەتکارێکی بەتوانە لە ئاستی جیهاندا دەناسرێت. بەشێک لە خەرجیەکانی کۆنفرانسەکە لەلایەن وەزارەتی بەرگری ئەڵمانیا و بەشێکی دیکەش لەلایەن کۆمپانیەکانی بواریچەکەوە دابین دەکرێت. کۆنفرانسی میونخ لەم ساڵانەی دواییدا زیاتر لە 350 کەسایەتی و پسپۆڕ بەشداریان تێدا کردووە، کەسە بەشداربووەکانیش لە وڵاتانی ئەندام لە ناتۆ و یەکێتی ئەوروپا و رووسیا و چین و ژاپۆن و هێندستان و وڵاتانی عەرەبی و ژمارەیەک کەسایەتی بەشداریان کردووە. هەروەها جگە لە سەرکردە و وەزیرەکانی دەرەوە و بەرگری وڵاتان و کۆمپانیا و بازرگانە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و زانستکارەکان باشداری لە کۆنفرانسی میونخدا دەکەن. هەرچەندە کۆنفرانسی ئاسایشی میونخ هەموو ساڵێک لە مانگی شوباتدا و لە شاری میونخی ئەڵمانیا بەڕێوە دەچێت، بەڵام ئەم ساڵ لە دوای ڕێککەوتنی وڵاتانی پێنجکۆیەک لەگەڵ ئێران ئەو کۆنفرانسە لە تارانی پایتەختی ئێران بەڕێوە دەچێت. کۆنفرانسی پێشوو واتە 51مین کۆنفرانس مانگی شوباتی ڕابردوو لە شاری میونخی ئەڵمانیا بەڕێوە چوو کە گرنگترین بابەتەکانی لەبارەی کێشەی سووریا و ئۆکرانیا و بەرنامە ئەتۆمیەکانی ئێران و جەنگی دژ بە داعش و گروپە توندڕەوە چەکدارەکان بووە. لە کۆنفرانسی پێشوو کە لە میونخ بەڕێوە چوو، هەروەها لە کۆنفرانسی ئێستاش کە لە تاران بەڕێوە دەچێت، هەرێمی کوردستان بە شێوەی فەرمی بانگهێشت کراوە کە لە کۆنفرانسەکەی مانگی شوباتی ڕابردوودا بارزانی بەشداری تێدا کردو. لە کۆنفرانسەکەی تارانیش وەفدێکی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بەشداری کردووە.